بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دوو ئامانجیا بوو بە بۆچوونی من ئامانجێکیانی ئەوە بووکە نەوەی نوێ وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆن لە چوارچێوەی زۆنەکەی خۆی داکەوێتی دەسەڵاتیەیە یەکێتی نیشتیمانی کوردستان ویستی لە ڕێگەی ئەو ڕێککەوتنەوە نەوەی نوێ بێدەنگ دەکا ئەمە خاڵێکیەتی وە دووەم ئامانجی شێوەی وەکو کارتێکی فشار لە بەرامبەر پارتیدا بەکاری دێنێ ئەنی یەکێتی لە ململانەی خۆی لەگەڵ پارتیدان نەوەی نوێژ بەکار دێنێ دەڵێ ئەوەی کە خۆت وتت بۆ نمونە دەڵێت ئێمە ئەمە ئێمە بووین بە 39 کورسی و ئێستا ئێمە هێزێکی گەورەین ئەو دوو ئامانجەی هەبوو بۆ یەکێتی نەوەی نوێ بێدەنگکە وەبی کاتە هێزێکی ئارام ئەو بانگەشەوانەی کە پێشووی هەیبووبی هەموو خاتە کەنار وە دووەم ببێتە بەشێک بەرەس یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ گوشار لەسەر پارتی ئەمە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆنەوەی نوێچی بوو بۆنەوەی نوێش ئەوە بوو یەک ئەو دۆسیانەی کە لەسەر سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ هەیە دابخرێ یا هەڵپەسێنرێن ئەمە لایەنێکی بوو هەڵپەسێنرێن وە دووەم ڕێگەشی پێ بدرێ لە چوارچێوەیەکی ئارامدا هەرسوڕانی خۆی بکە بێ ئەو یەکێتی نیشتیمانی کوردستان ئامانجی بێ بەڵکام زاریان پارتی بێ بیکانی ئەو دوو ئامانجەیە بوو دۆستەکانی لەسەر لاپچەوە بە ئارامی بتوانێت بمێنتەوە بە هەڵسوڕانی خۆ بدە ئەمە ئەسلی شتەکەی بوو